سەردانی شارۆچکەی دەربەندیخانمان کرد بۆ خۆتان نەزانن بەداخەوە چەند حاڵەتێک لە توشبوانی کۆرۆنا لە دەربەندیخان دەستنیشان کران. ئەو حاڵەتانە بەڕاستی نیشانەی خەتەرناکێن بە ئێمە لەبەرەوەی ئەو کەسانەی کە توشبووی ڤایرۆسەکەن خەڵکێکی کۆمەڵایەتی و تێکەڵاوێکی زۆریان هەبووە بە لەگەڵ خەڵکی دەربەندیخانە بەداخەوە نە ئەوان ڕێنماییە تەندروستیەکانیان جێبەجێکرەوە نە خەڵکی دەربەندیخانیش پابند بوو بە ڕێنماییەکانی ئێمەوە. ئەمە واکات دۆخێکی خراپ لە شاری دەربەندیخان ڕووبات و ژمارەیەکی زۆر لە خەڵک تووشی ڤایرۆسەکە بێ. بۆیە ئێمە هاتوون لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی دەربەندیخان کۆبوونەوەمان کرد بۆی ڕۆژشوێنی زۆر پێویست و ورد بگرینە بەر بۆی بتوانین چۆن دۆخەکە چارەسەر بکەین و پێویستەکە دەربەندیخان لە ئێستادا لە هەموو شار و شارۆچکەکان زیاتر پابندی ڕێنماییە تەندروستیەکان بن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و دەربەندیخان وەکو کەرەنتینەیەک ناوزەند دەکرێت ئێستا کە نەخۆشیەکەی تیا بڵاوەوە چونکە ئەو کەسەی کە بەرکەوتوو بۆ بڵێن بەرکەوتنی زۆر ڕاستەخۆی لەگەڵ خەڵکا هەبوو و هیواداری متوانین بە زووترین کرد دۆخەکە چارەسەر بکەین. بەس خۆپاراستن لە ماڵەکانیان بمێنەوە ئەتوانن کۆتایی بە ژیانی ڤایرۆسەکە بێنن. هەر کەسە لە ماڵی خۆی بمێنێتەوە ئەگەر نەخۆشیەکە لە ماڵێکە بێ بۆ خۆی لە ناو ماڵەکە کۆتاییە ڤایرۆسەکە بڵاو نابێتەوە بۆ خەڵکیکە، بەڵام ئەگەر بەردەوام بەرگەکەوتنیانە بێ بە دڵنیاییەوە لەم ماڵ بۆ ئەو ماڵ لەو کەس بۆ ئەو کەس هەموو خەڵکی دەربەندیخان تووژە بێت و کارەساتی خراپ ڕوەدا.